بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 58. بابەتی پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان دەربڕینی گونجاو هەڵبژێرە لە لیستی بەرامبەر. ئەوە لیستی بەرامبەرە. لێرە 3 دانە دەربڕینم هەیە: خشتەی ژماردن، خشتەی دووبارە بوونەوە و ستوونەکانی ڕوونکردنەوەی. ئەو جا دێمە لای پرسیاری ژمارە 1. ئەو خشتەیە کە نیشانەکانی ژماردن بەکار دێنێت بۆ تۆمارکردنی پێدراوەکان. ناوی چییە ئەو خشتەی نیشانەی ژماردن بەکاردێنی؟ ناوی خشتەی ژماردن. کاتە پرسیاری ژمارە 1 وەڵامەکەی ئەوەیە. پرسیاری ژمارە 2 ئەو خشتەیە کە ژمارەکان بەکاردێنێ بۆ تۆمارکردنی پێدراو، نەک نیشانەکانی ژماردن بەڵکو ژمارە بەکاردێنی یان ڕەنووس بەکاردێنی. چییە؟ ئەوە خشتەی دووبارە بوونەوەیە کە ژمارەی بەکاردێنی. خشتەی دووبارە بوونەوە کاتە ئەوەش وەڵامی پرسیاری 2. دڵنیابوون لە کارامەییەکان. هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە بەکاربێنە بۆ بەراوردکردن. پرسیاری 3. 1 دانە لە جۆری 1000 دیناری و 2 دانە لە جۆری 500 دیناری. ئەوە بەلایەک واتە لە لای ڕاست ئەو پارانە هەیە. لێرەش دیوارێک لە مابەینیان هەیە. ئەمن لێرە لە ناو ئەو بازنەی دەبی یان ئەو هێمایەی دانێم یان ئەو هێمایەی دانێم یان ئەو هێمایەی دانێم، چونکە لای ڕاست ئەوە زانیم. ئێستا لای چەپ 3 لە جۆری 250 دیناری. 3 دانە 250 دینار و 1 دانەش 1000 دینار لە لای چەپ هەیە. ئایا کام لە زۆرترە یان کەمترە یان یەکسانە؟ ئەمن بێگومان دەبینم بنووسمەوە ئاسانترە. ئەوها لە لای ڕاست 1 دانە 1000 و 2 دانە 500 بەیەکەوە کردیە چەند؟ بەیەکەوە کردیە 2000، چونکە 500 و 500 1000 لەگەڵ 1000 دەبیتە 2000 لێرە. دیوارەکەی مابەینیان ئەوەیە. بزانم لەو لایە چم هەیە. 1000 هەیە لەگەڵ 3 دانە 250. 3 دانە 250 دەکاتە 750 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 1000 دەبیتە 1750. کامە زۆرترە 2000 یان 1750؟ بێگومان 2000 زۆرترە، چونکە لای ڕاست گەورەترە. هێمایەکە ئەوها دەنووسرێ لای ڕاست گەورەترە لە لای چەپ. ئەو هێمایە لایەکی کرایتەوە لایەکی نەکرایتەوە. لایە کراوەکە هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکەیە کە لێرە ئەو ژمارە گەورەیە. پرسیاری 4 نەنووسرایە. 4 و 5 و 6 و 7 پرسیارەکە چییە؟ لە بیریان چوە پرسیارەکەی بنووسن. بەڵام ئەمە لێرە تەنیا ئەو ژمارانە ئەو کاتژمێرم بەو شێوەیە نووسی، بە شێوەی ڕەنووسی. ڕەنگە پێویست بنووسم پێش نیوەڕۆ یان دوای نیوەڕۆ. کاتی وانەی وەرزش ڕەنگە زیاتر کاتی دوای نیوەڕۆ بی، کەواتە دەنووسم دوای نیوەڕۆ. لێرە کاتی نووسن ئەویش هەر دوای نیوەڕۆیە. کاتژمێر 8 و 22 خولەک کەواتە دوای نیوەڕۆ. لێرەش کاتی خواردنی نانی نیوەڕۆ کاتژمێر 12 و 2 خولەک. زۆر گرنگە ئەو سفرەی لێرە بنووسم. ئەگەر نەنووسم دەبیتە 12 و 20 خولەک. ئەگەر دووەکەم لێرە نووسی ئەوها ناچارم ئەو سفرە زۆر گرنگە لە پێش لای چەپی دووەکەی بنووسم. ئەوەش نان خواردنی نیوەڕۆ واتە ئەوەی ڕاستی بی 12 زۆر نێزیکە لە نیوەڕۆ،
کەواتە دەنووسم چونکە دوو خولەک ڕۆیشتیە کەواتە دیسان دوایە نیوەڕۆ و کاتی خواردنی نانی ئێوارە کاتژمێر 7:38 خولەک ئەویش هەر دوای نیوەڕۆیە. ئەوە پاش کاتژمێر 12 دەبیتە دوای نیوەڕۆ. وێنەداری بەرامبەر بەکاربهێنا بۆ شیکاری ڕاهێنانی 8 تا 10. ئەو وێنەدارە باڵندە ماڵیەکان چەندانە باڵندەم هەیە، چەند چەشن، بولبول، کەناری، فیسکە گوڵا و تووتی. لێرە گرنگترین شت چییە؟ گرنگترین شت ئەو کلیلەیە. هەر یەک لەو هێمای باڵندانە واتە 2 دانە باڵندە، واتە چەند دانە بولبول هەیە؟ ئەوە 2، ئەوە 2، ئەوە 2، ئەوە 2، 2، 4، 6، 8 دانە بولبول هەیە. دەتوانم بنووسم 8 لێرە. چەند دانە کەناری هەیە؟ 2، واتە 4 دانە کەناری هەیە. لێرە دەتوانم بنووسم چەند دانە فیسکە گوڵە هەیە؟ 2، 4، 6 دانە هەیە. و چەند دانە تووتی هەیە؟ ئەویش 4 دانە هەیە. 4 دانە تووتی. ئەوجا ئێستا وەڵامی پرسیارەکان. ژمارەی فیسکە گوڵەکان چەندە؟ زۆر ئاسانە، تەنیا تەمەشای هێرە دەکەم، دەزانم 6 دانەیە. ژمارەی بولبولەکان چەندی زیاترە لە کەناریەکان؟ بولبولەکان 8، کەناریەکانیش 4. 8 چەندی زۆرترە لە 4؟ کەواتە دەنووسین 8 کەم 4 یەکسانە بە 4. ئەوە وەڵامەکەیە. دێمە لای پرسیاری ژمارە 10. ژمارەی هەموو باڵندەکان چەندە؟ هەمویان کۆ دەکەمەوە. 8 و 4 و 6 و 4 کۆ دەکەمەوە بەیەکەوە دەکاتە 22. هەمووی بەیەکەوە دەبی بە 22 دانە. 22. خشتەی سەرژمێری بەرامبەر بەکاربێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 11 و 13. خشتەی سەرژمێری مانای چییە؟ واتە ئەو خشتەیە کە لە جیاتی ڕەنووس و ژمارە هێمای ژماردن بەکاردێ. واتە ئەو هێڵانە بەکاردێ ئەگەر یەک هێڵبی ئەوە دەکا 1، 2، 3، 4 کە بووە 5 هێڵەشکە ئەوها دەنووسرێکەواتە 5. دیسان لێرە ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4 کە بووە 5 ئەوها دەنووسرێکەوە ئەوە بووە 10. ئەوجا دیسان 11، 12، 13، 14 و 15 کەواتە 15 دانەیە. ئەوها دەتوانین بژمێرین هێڵەکان. دەربارەی ئامێرە پەسەندەکانە لە لای ئەو کەسانێک کە پرسیاریان لێکرایە. ئامێری گیتار 15 کەس لای پەسەندە، ئامێری شمشاڵ تەنیا 9 کەس، ئامێری عود 18 کەس و ئامێری پیانۆ 13 کەس. ئەو خشتەیە کە لێرە دەنووسرێ خشتەی دووبارە بوونەوەیە. ئەو کات لە جیاتی ئەو هێمایانە ڕەنووس و ژمارەی دەنووسم. ئەوجا لێرە پرسیارم لێ دەکەن ناوی ئەو ئامێرانە بڵێ لە زۆرترین باوەوە بۆ کەمترین باو، واتە ڕیزیان بکە ئامێرەکان. تەمەشای ئێرە دەکەم لە زۆرترین ئەو کەسەی چەند کەس لایەن پەسەندە. 18 کەس عودیان لا پەسەندە کەواتە دەبی بنووسم عود، پاشی عود گیتار دێ چونکە 18 گەورەتر لە 15، پاشی 15ی پیانۆ دێ کە 13ە، ئەو جە شمشاڵ دێ کە 9ە کەواتە ئامێرەکان ئەوها دەنووسم عود، گیتار، پیانۆ و شمشاڵ. ئەوها دەبی بیانووسم لێرە لە سەرێ، دوایێ عود، دوایێ پیانۆ، ئەوجا شمشاڵ. لە زۆر باو هەتا کەمترین باو هەرچەندە دەنجی شمشاڵ زۆر لە دەنگەکانی دیش خۆشترە. ئێستا بێمە لای پرسیاری پاشان نووسرایە چەند کەس
بەشداری ڕاپرسیەکانی کرد. چەند کەس دەبی ئەمن هەمووی کۆ بکەمەوە 15 کۆ 9 کۆ 18 کۆ 33 کە هەمویان کۆ دەکەمەوە وابزانم دەکاتە 55 کەس. ئەوجا دێمە لای پرسیاری 13 خشتەیەکی دووبارە بوونەوە پێک بهێنە بۆ خستنە ڕووی ئەو پێدراوانە. خشتەکە ئەوها من لێرە لە تەنیشتی دامنایە، دەتوانی خشتەیەکی بە جوودا دروستکەی لەسەری بنووسی ئامێرە پەسەند کراوەکان. ئەو ئامێرانە دیسان بنووسیەوە، ئەوجا بەرامبەریشی دووبارە بوونەوەکان بنووسیا. ئەوها ئامێرە پەسەندەکان و نەمنووسیە خشتەی دووبارە بوونەوە، بەڵام باشترە بشنووسین خشتەی دووبارە بوونەوە. ئێستا دێینە لای ستوونەکانی ڕوونکردنەوەی بەکاربینا بۆ شیکارکردنی ڕاهێنانی 14 و 15. ستوونی ڕوونکردنەوەی ئەو ستوونی ڕوونکردنەوەیە دەربارەی چ بابەتەکە لێرە دیسان هەڵەیان نووسیە دەربارەی خولیای پەسەند. خولیاواتە ئارەزوت لە چ شتەکە، خولیلینا خولیای پەسەند لێرانە تۆزەک ئەوەی بسڕینەوە نووسین خولیای پەسەند. ئەوها ئەوجا خولیایەکان چنە؟ خولیای ڕاکردن، خولیای خوێندنەوە، خولیای مۆسیقا، خولیای وێنە. بزانین کامەیان لە هەمویان یان بە گوێرەی پرسیارەکان. دێمە لای پرسیاری ژمارە 14 لێم دەپرسن ژمارەی ئەوانەی خولیای وێنەکێشانن چەندە. دەچمە لای وێنەکێشان، لێرە وێنەکێشان هەیە، دەچمە ئێرە دەخینمەوە بەرامبەری چ ژمارەکەی 5. وەڵامەکەم 5 کەسن. 5 کەسن ئەوانەی حەزیان لە وێنەکێشانە. پاشان لێم دەپرسن چەشنی پەیژەی ژمارەی لەم ستوونە ڕوونکردنەوەیدا چەندە. لێرە پەیژەکە چەندە؟ لە 0 دەست پێ دەکەن. لێرە 0 5 دەچیتە سەرێ، وەکو دەبینین هەر پەیژەی 5 ئەوە چەشنەکەیتی 5 دەڕواتە سەرێ. تەواو ئیدی لاپەڕا 58 هاتمە کۆتایی لاپەڕەکە. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.